ئافرەتی ئەو زمانە هەر خەریکی خواردن و دانیشتن و تەلەڤیزیۆن و مۆبایلێ هیچ باشترین وەرزش لە بۆ خانمان بە پێیان ڕۆیشتنە. چێ دەبینی ڕۆژێ لە جوانانەی ئەو هەولێرەی بڕوا بە پێیان پانتۆرەی لە پێکردبی و بە جوانی خۆیدا پێچابی و بەو زستانەی چەند خۆشە بە پێیان بڕوا. بزانە 2 ملیۆن تڕمبێری لێ ئەو هەولێرە هەرچی هەیە دانیشتێ هەیە لێ دەخۆری لە خۆی هەیە عەبای پێوە لێ دەخۆری تەمەشا ئەو متەناقیزاتەی ئەو دوو شتەکە لە گەری ڕێک ناکەوی سەر و جێلاکی پێچایتەوە دوو چاوی دیارەیان دیار نییە و تڕمبێری لێ دەخۆری گواب سورمانە. بابی خۆم ڕاستەی چی؟ ئافرەتی ئەو زمانە هەر خەریکی خواردن و دانیشتن و تەلەڤیزیۆن و مۆبایلێ چێ دەڕوا بە پێیان ناچنەوارە جیرانیان لە نهاتی ئەو جادەی ئیلا بە تڕمبێلێ تا تڕمبێلەکەی نیشاندە. ئافرەتی کورد 30 ساڵ و خوارێ یعنی ئەوەی عمری 33 ساڵە لەگەڵ ڕاپەڕینەکەی لەدایک بۆ تا ئێستا ڕۆشنبیری نییە بە قسەی داک و نەنجیشیان ناکەن.